مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا دەرگای مزگەوتەکانی بەداخراوی هێشتوتەوە. چین و توێژەکان و زانایانی ئاینی هەڵەبجە داوای کردنەوەی یەکجاری مزگەوتەکان دەکەن. پێیان وایە مزگەوت چیتر جێگەی مەترسی نییە، لە کاتێکدا بازاڕ و زۆرینەی شوێنە گشتەکان کراونەتەوە. هیواخوازین ئاواتەخوازیشین دەرگای مزگەوتەکان بکرێتەوانێ. ئەمە شتێک نییە بڵێ وەڵاوی نەخۆشی، ئەگە ئەو خەڵقی کە ئەڵێ نەخۆشی هەیە و ڕێنمایەکان دەبخێن ئەوەی لە مزگەوت تاگرێ 5 فەرزەتەوە دەستنوێژەگری 5 فەرزەتەوە پاکوتەمیزی هەپارێزی ئیتر نەخۆشی لە مزگەوتە هەر نییە، بوونیشی نییە. یعنی ئێمە هیواخوازین ئاواتخوازین، یعنی تامەزرۆی دەرگای مزگەوتەکان بکرێتەوانێ. بەڕاستی ئەمە تامەزرۆی مزگەوتەکانی نەوەڵام ماقوڵنی حەدا بخرێ، چونکە خەڵە پێویستیەتی بوو با نوێژیش نەکرێت دەرگای مزگەوت ئەبێ بکرێتەوە. وەڵام لە 100% نیگەرانی بەداخستی مزگەوتەکان، مزگەوتەکانی باوکو شوێنەکانی در بکرێتەوە بۆ شوێنەکانی دەکراوەتەوە و بەدەجێ ڕێنمایی بێ، با ڕێنمایی بێ کابرا لەوێ دەستێنج نەگرێ و دوور بێ لە یەکەوە بکرێتەوە چاکتر پێمان باشە بکرێتەوە بۆ دابخرێ بۆ هەموو شوێنەکان کراوەتەوە ئەوان بەس مزگەوتەکان داخراون. خۆیانە ڕوان دەروێشەکان لە ئێران و یەنن بۆ سلێمانی کۆرۆنا ناگرن، بەری پێ ناگرن، بەڵام تێن دەرگای مزگەوتەکان لەسەر ئێمە داخەن و ئەڵەن کاکە تووشی وڵات تووشی کۆرۆنایە. ئەم بابەتی کۆرۆنا بە سیاسی کراوە. مامۆستا مەلاتایر بامۆکی کە زانایەکی ئیسلامی دیاری پارێزگای هەڵەبجەیە داوا دەکات دەرگای مزگەوتەکان بکرێتەوە. ئەگەر گوێ بە داواکاریەکانیان نەگیرێت ئەوان سربەخۆ تەواوی مزگەوتەکان دەکەنەوە و نوێژ و پەرستشەکانیان ئەنجام دەدەن. ئەو کاتیش حکوومەت بۆی نییە لێپرسینەوە لە زانایانی ئاینی بکات. داوا ئەەکەم لە کاربەدەستانی هەرێم لەو کەسانەی خۆیان بە بەرپرسەسانن ئەوەڵ لە بەردەم خوادا، دووهەم لە بەردەم گەل و نیشتمان و مێژوودا لەوە زیاتر دەرگای مزگەوتەکان داخستنیان بەڕاستی زوڵمە ستەمە، چونکە لە مزگەوت کرۆنا بڵاو نابێتەوە. ئەهلی مزگەوت پاک و خاوێنن، ئەهلی مزگەوت بەلای کەمەوە ڕۆژی 5 جار دەست و دەموچاویانە شۆرن، گوێیانە شۆرن، سەریانە شۆرن، پێیانە شۆرن، 3 جار خەرخەرە ئەکەن، قورگیان پاگەکەنەوە، لووتیان پاگەکەنەوە. ئەمە لە هیچ شوێنێکی دنیایان نییە. کۆرۆنا لە مزگەوت بڵاو نابێتەوە. بۆیە من داوا ئەەکەم داوایەکی جددی لە حکوومەت و لە پەرلەمان و لە وەزارەت و لە سەرۆکایەتی هەرێم و لە هەموو ئەوانەی خۆیان بە بەرپرسی ئەم میلەتە ئەزانن بێن بەدەم ئەم داواکاریەمانەوە دەرگای مزگەوتەکان بەڕەسمی بکەنەوە. ئەگەر نەیکەنەوە پەتی سەبری مامۆستایان و گەل ئەبچڕێ، دوایی دەرگاکانەکەینەوە ئیتر ئێوە نابێ عاجز بن بڵێن لە گوێیان نەکردین. نە ئێوەن ناپرسنەوە، ئێوەن بێباکن، ئێوەن گوێ نادەنە مزگەوت و ئەهلی مزگەوت. هەموو شوێنێکتان کردوێتەوە مزگەوت نەبێ. مزگەوت شوێنی ئارامی و ئاسوودەیی وڵاتیانە. ئەمە دووەم جارە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە مزگەوتەکان دادەخرێن. ڕۆژی دووشەمەش سەرۆکی ژووری ئۆپەراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە لە ڕاگەیەنراوێکدا دوای پێداگیری زۆری وڵاتیان بڕیاریکردنەوەی دەرگای مزگەوتەکانی دەرکرد، بەڵام بەپێی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستی و خۆپارێزیەکان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.